پارلەمان پێگەیەکی گرنگی پاراستنی مافیا وڵاتیانە لە ڕێگەی جێبەجێکردنی دوو ئەرکە سەرچەکەی خۆیەوە کاوانی چاودێری و یاسادانانە. پێیان خۆش نییە دامەزراوەک بارز بێ و دەسەڵاتدار بێ. پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری لە خولی پێنجەم دووپاتی دەکاتەوە. نابێت پەرلەمانتار چاوپۆشی لە کەم و کوڕی حکوومەت بکات ئەگەر پەرلەمانتاری هێزێکی دەسەڵاتداریش بێت. دەشڵێت پارتی و یەکێتی نایانەوێ پەرلەمانکارا بێت چونکە دەبێتە ڕێگر لە بەردەم ئەجێندا حزبیەکانیان. نابێت کە پەرلەمانتار بووی لە هێزەکی سەر بەدەسەڵاتیش بووی نابێت چاوپۆشی بکەیت لە هەر هەڵە و کەم و کوڕیەک کە حکوومەت دەیکات. دوو حیزبی دەسەڵات پێیان خۆش نییە کەس لیان بپرسێتەوە. پێیان خۆشە ئەو ئەجەندا و بەرنامەی خۆیان کە هەیەە دەیانەوێت لەسەر حکوم بمێنەوە بۆ ماوەی دوور و درێژ ئەو ئەجەندایە جێبەجێ بکەن. پەرلەمان دەبێتە ڕێگر لە بەردەم ئەو ئەجەندایە بە تایبەت کە هێزەکانی ئۆپۆزیسیۆن ژمارەی کورسیان زیاد بوو ئەوە ڕێگریەک دروست دەبێت بۆ حکوومەت کە ڕێگری دروست بوو حکوومەت و دوو حیزبی دەسەڵات پێ خۆشنی حتمما خەڵکیش سار دەکاتەوە لەوەی بچێتە دەنگدان لەبەرەوەی هەر خەڵکی ناڕازیە ناچێتە دەنگدان. زۆر گرنگە کە خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت ئەوەی ناڕازیە بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و هەروەها بخۆی بەشدار بێت لە بڕیاری سیاسی و وەروەدانانی نوێنەرەکانی خۆیان. پارتیوەچیتی بوو یعنی حتمما ئەوەدارەکەم دەکاتەوە هێزی دیرکە دروست بووە. لای خۆیەوە چاڵاکێکی مەدەنی دەڵێت حزبەکانی دەسەڵات بەمەبەست دەیانەوێت خەڵک بەشداری هەڵبژاردن نەکەن و ساردیان دەکەنەوە. هەروەها بە پلان کار لەسەر بێبەهاکردنی پەرلەمان و کاری پەرلەمانی دەکەن. بەداخەوە دەڵێم ئەوە بەمەبەست وا دەکەن بۆ ئەوەی خەڵکانی ناڕازی نەچن بۆ دەنگدان کە ئەگەر ئێمە سێر بکەین ڕێژێکی زۆر لە خەڵکانی ناڕازی سارد کراونەتەوە جا بەمەبەستە بۆی کە نەچن بۆ دەنگدان دوزار خەڵکانی خۆیان بنێرن بۆ دەنگدان و ئەو ڕێژەی کە دێ بەشداری لەو هەڵبژاردن دەکات زۆرینی خەڵکانی خۆیان بی دوزار دەڵێن کاکە ئەمە زۆرنەی دەنگمانی ناوە کە سیر دەکەی ئەگەر زۆرین ڕێژەی کۆی گشتی ڕێژە بەشداری سەداسی بی ئەگەر ئیوان سەدا 15 بی یعنی زۆرینەکە خۆیان دەکات بەڵام بەداخەوە خەڵکانی ناڕازی کە سارد کرایەوە بی واکرا ناچێت بۆ دەنگدان بۆ ئەگە ئەو خەڵکە بچێ حتمما ئەوان دەبن بکەمینە. پەرلەمان بەهێزترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریە مەرجەعی سیاسی و یاساییە بۆیە چاودێران جەخت دەکەنەوە. بیستیدا ڕۆژی سزادانی ئەوانەیە کە نەیانتوانیوە ماف و خزمەتگوزاریەکان بۆ وڵاتیان دابین بکەن و 10 ساڵە بە دروشمبازی بە ناوی ئابووری سربەخۆوە نەهامەتی و بێموچەییان بەسەر خەڵک داهێناوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.